بۆ پانێڵەی کە لە زانکۆی سۆران بەڕێوەچوو تایبەت بە سەرژمێری گشتی لە عێراق وەرەمی کوردستان و لێکەوتەکانی لەسەر هەرێم. بە سوپاسەوە بەڕێز دکتۆر سانە شەریف مامۆستای زاکۆمان لەگەڵایە لە سۆرانەوە. دکتۆر بەیانیت باش، سوپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس، زۆر مەمنون، بەیانی ئێوەش باش. سپاس. دکتۆر با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین، ئامانج لە بەڕێوەچوونی پانێڵەکە چی بوو؟ بە تایبەتی فۆکەس خراپە سەر چ بابەتێک ئەگەر بۆمان ڕوون بکەیتەوە فەرموو. بەڵێ تەبان ئامانج لەو پانێڵە چی بوو؟ وشار بۆ ئەوە بوو ئێمە خەڵک وەکو دامەزراوەیەکی زانستی، زانکۆی سۆران، فاکەڵتی یاسا و زانستە سیاسەکان و بەڕێوەبردن وشاریەکی ئەکادمی لەسەر بابەتێکە بدات بەڕووی کەسانی ئەکادمی و هەروەها قوتابیانی بەشی یاسا بە تایبەتی بەشی بەڕێوەبردن و هەروەها بەشی سیاسە. دواتریش کۆمەلگا کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ سەرژمێریەکی وا چارەنووساز بکەین بە تایبەتی دوای 19 ساڵ لە حکومڕانەی عێراق دوای 2003 مەبەسمە بۆ یەکەم جار بڕیاری ئەنجامدانی سەرژمێری درا. ئەمە ئامانجێکی. ئامانجی دووەم ئێمە بخەینە ڕووی کە ئایا ئەم سەرژمێریە چی ئیجابیاتێکی بۆ خەڵکی کوردستان بەگشتی دەبێت و هەروەها خەرچی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەیەمی کوردستان و لەگەڵ ئەوەشدا چ لایەنێکی سلبی هەیە لەسەر ئەم بابەتە و ئامانجێکی تریش ئەوەیە کە ببێتە هاندانێک کە خەڵکی کوردستان بەگشتی ئەمە بە ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەی بزانێ و ڕوو بکاتە ماڵەکانیان، شوێنە ڕەسەنەکانیان تاکو ناویان تۆمار بکرێت بۆی بتوان داهاتوویەکی گەشتر و هەروەها سەلماندنی بنەمانەتەوە نیشتیمانەکانی خۆشیان بسەلمێنن بەشدار بن لەم تۆمارە لەم سەرژمێریە. ئەمە کۆی ئامانجەکانی ئەم پانێڵە بوو کە ئێمە ئەنجامماندا. بەڵێ کەواتە دکتۆر هەر سەبارەت بۆ پانێڵە تا چەند گرنگە کۆنفرانس و پانێڵ یاخود سیمیناری ئەکادمی سەبارەت بە سەرژمێری بێت سەبارەت بۆ پرسە گرنگانەی کە پەیوەندی بە چارەنووسی گەلی کوردەوە هەیە ئەنجام بدرێت؟ زۆر گرنگە چکە ئەبێ ئێستا بەڕاستی پرسی کورد زۆر گرنگە لەبەرەوەی تو ئێستا پرسی کورد تا ئاستێکی باش لە چیاکانە هات لە چیاکان و لە قۆناغەکانی شۆڕژگێڕی و چەکداریەوە هاتۆتە خوارێ هاتۆتە ناو بابەتە دەستوریەکان بۆتە پرسێکی سیاسی و دەستوری. بۆیە زۆر پێویستە ئێمەی ئەکادمیسیەنەکان چ مامۆستایانی زانکۆ چ قەڵەم فکرەکان بیر لەوە بکەینەوە کە لە چوارچێوەیەکی ئەکادمی بیر لە پرسی کورد بکەینەوە جا ئەگەر بە تایبەتی ئەم سەرژمێریە کە ئێمە خوێندنەوەی بۆ بکەین لە ڕووی دەستوری عێراقەوە و هەروەها لە ڕووی یاساییەوە لەبەر ئەوەی خۆت دەزانێ ئێستا ئێمە ئەگەر ئێمە پێناسەی ئەو سەرژمێریە بکەین لە کە بڕیاری لێدراوە و دوو ڕۆژێکی تر ئەنجام دەدرێت بە تەبیعەتی ئەم سەرژمێریە لەم دەستورە ئاماژەی پێکراوە لە دوو مادەی سەرەکی. مادەی یەکەم تاپان پێوەستە لە مادەی ١١٠ ئاماژەی پێکراوە بڕگەی نوێم کە ئەبێ سەرژمێری و ئامار ئەنجام بدرێت لە دەسەڵاتی سەرۆکی حکوومەتی فیدراڵە و هەروەها مادەیەکی تر هەیە ئەویش مادەی ١40. ئەوەی ئێمە گرنگ زیاتر فۆکەسی بکەینەوە سەر مادەی ١40. مادەی 140 طبعاً یەکێک لە قۆناغەکردنی چارەسەرکردنی ئەم مادەیە چییە؟ سەرژمێریە. هەلبەت ئەبێ ئێمە خوێندنەوە بۆ ئەو سەرژمێریە گشتەی عێراق بکەین. ئایا چ کاریگەری لەسەر مادەی 140 دەبێت لە کاتێکا 19 ساڵە جێبەجێ نەکراوە؟ ئایا ئێمە چۆن بە ئیجابیات ئەم مادەیە وەرگین و لەگەڵ ئەوەشدا چۆن بە سلبیات بخوێنینەوە؟ بۆیە یعنی دڵنیام ڕەنگەوە پرسیاری تۆش بێ ئایا چه کاریگەری هەبێت لەسەر جێبەجێکردنی ئەم مادەیە یاخۆ چ کاریگەری نەرێنیشی دەبێت لەسەر جێبەجێکردنی ئەم مادەیە. وەک ئێمە لە پانێڵەکەمە باسمان کرد لە ڕاستیدا ئەگەر نیەتێکی خاوێن هەبێت من بەخۆم وەکو ڕێئی خۆم وەکو توێژەرێک کە چەندین توێژینەوەی زانستیم ئەنجام داوە بە تایبەتی لە چۆنیەتی چارەسەرکردنی پرسەکانی کورد لە بینی حکوومەتی فیدراڵ و هەروە حکوومەتی هەرێمی کوردستان گەیشتومە تا و قەناعەتەی هیچ کاتێک نیەتێکی خاوێن لەلایەن عێراقەوە نەبووە یعنی بە ئەزمون سەلماندومانە کە هیچ کاتێک بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەگەر بێت و ئەم سەرژمێریە بە تایبەتی لە نەوچە کوردستانیەکان
بە شێوەیەکی شەفاف بە شێوەیەکی گشتگیر بە شێوەیەکی دادپەروەرانە دوور لە دەستێوەردان و دوور لە بێبەشکردنی پێکهاتەیەک لە پێکهاتەکانی کەرکووک من پێم وایە ئەبێ بە پۆزەتیف وەری بگرین لەبەرەوەی 19 ساڵە ئەم مادەیە جێبەجێ نەکراوە دەبێتە هۆی ئەوەی کە قۆناغێک لە قۆناغەکانی ئەم مادەیە جێبەجێ بکرێت کە ئەوی سەرژمێریە بۆیە دەگەینە ئەو ئەنجامەی کە ئەبێ خاڵێک زۆر بە پەرۆشەوە بچێت بۆ ئەمە بە دەرفەت بزانیت چونکە عادەتەن دەستکەوتی سیاسی بۆ ئێمەی کورد ئەبێ ئێمە سوود لە دەرفەتەکان وەربگرین ئەمەش دەکرێت بە دەرفەت بزانین ڕەنگە هەندێک عەرقەلە هەبێ بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبێ کورد هەمیشە بیر لەوە بکاتەوە کە بە ڕقەمی خۆی ئیزبات وجودی خۆی لەم ناوچانە بسەلمێنێت چونکە وای لێک دەدەمەوە ئەگەر بێت و بە یەک دەنگ بچێت بۆ هەر خێزانێک هەر تاکێک بەرەو ماڵەکانم بەرەو شوێنە ڕەسەنەکانیان بچێت دڵنیا ئەم سەرکەوتنێکی باش دەبێت بۆ ئەو ناوچانە و هەروە بۆ سلماندنی ئەم ناوچانە و هەروەها دەبان ئەم ناوچانە تایبەتمەندی خۆیان هەیە تایبەتمەندی مێژووی و سەوابقی مێژوویان هەیە ئەگەر بۆ هەر تۆمارێکی بگەڕێەوە بە تایبەتی تۆماری ساڵی 1950 کورد لەوێ زۆری نەبووە یعنی کاتی خۆشیانی بەپێ ئەو تۆمارە ئەو داتانەی کە من دەستم کەوتووە زیاتر لە 178 هزار کورد لە کەرکووک هەبووە لە کاتێکدا عەرەب و تورکمانەکان ناگەنە ئاستی 1970 واتە 140 زیاتر کورد لەوێ هەبووە هەر کوردستان نیە بەڵێ بۆیە یعنی کەواتە دەگەینە و ئەمە جامەی کە ئەم سەرژمێریە دەکرێت خێر بێت بەمەرجێک کە دەستێوەردانی تێدا نەکرێت بەمەرجێک کە بە شێوەیەکی دادپەروەرانە و شەفافانە بەڕێوە بچێت و ئەمەش ینی هەموو شتێکی شوارەدا لەبەر ئەوەی ئەزمون سەرماندەتی کە دەکرێت جۆرێک لە خروقاتیش بکرێت لە نتیجەی ئەوەی ئەگەر بگەشتە ئاستێک کە کورد لە پێشینەوە دڵنیام کورد لە پێشینەوەیە ینی لە ڕووی ژمارەی دانیشتوان ئەمە جانبێک لە ڕووی سیاسیەوە جا لە ڕووی ئیداریەوەش تەبعاً نەک لە ڕووی ئیداریەوە نەک ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کۆی هەرێمی کوردستان بە ناوچە کوردستانیەکانیشەوە سوودمەند دەبێت لەو سەرژمێریە لەبەر ئەوەی ڕقەمەکان قسە دەکەن لەوێ ئەو کاتێک ڕقەمەکان قسە دەکات ئیدی حکوومەتی فیدرال و لاەنە دەسەڵاتدارە عێراقیەکان چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی دەوڵەتداری و حکوومەتەوە ناتوانن بیانووی ئەوە بگرین کە لەسەر خەملاندن بوو جە بۆ هەرێمی کوردستان بنێنێ زیاتر لەوەش کاتێک ئەم ڕقەمانە قسەیان کرد کۆمەلگای نێودەوڵەتیش ناتوانێت بڵێ ئەمە ڕقەمانە ڕاستینە کاتە چ پێویستە لەسەر هەرێمی کوردستان و لەسەر خەڵکی ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان بچێت ئەمە بسەلمێنێت کە بە پێی ڕقەم قسە لەگەڵ عێراق بکە کە ژمارەی دانیشتوانی ئەوەندەیە ئیزبات وجودی خۆی بکە دنیام ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە پێگەی سیاسی هەرێمی کوردستان پێگەی ئیداری هەرێمی کوردستان پێگەی یاسایی هەرێمی کوردستان لە سیستەمی فدرالی عێراقدا بەهێز ببێت خۆتان دەزانن تاکو ئەمڕۆژ بودجە بە شێوەی پچڕ دێنێت تەنانەت موچەش نەنێردراوە لەسەر ئەو ئەساسەی کە بڕەپارەیەک لە بودجەی ساڵی 2024 ماوە یعنی ئەمە هەموو هۆکارە لەسەر بنەمای خەملاندن یعنی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات و خەڵکی هەرێمی کوردستان کاتێک سەرژمێریەکی وا ئەبێ کورد بە دەرفەتی بزانی و لەگەڵ ئەوەشدا ڕەنگە دەبێ وشاریش بێت لەسەر ئەوەی کە ڕێگە بگرێت لەوەی کە خروقات دروست بێت لە دەستێوەردان دروست بێت لە کاتێکە ئەگەر هات و ئاستی بەشداری کورد گەیشتە ئاستێکی باڵا بەڵێ کەواتە دکتۆر وەک خۆت ئاماژەت پێیا تا چەند گرنگە لایەنە پەیوەندیدارەکانی هەرێم لێ پسراوانی باڵای حکوومەت هێرێم فشار بخەنە سەر حکوومەتی فیدرالی عێراق بۆ ئەوەی لە کاتی سەرژمێری لەو ناوچانە کە کێشەیان لەسرە ناوچە جێناکۆکان وەک بەڕێستان وتان بە شێوەیەکی شەفاف و دوور لە دەزوەردان بەڕێوە بچێت بەڵێ ئەمە زۆر گرنگە وڵا ئەمە نەک لێ پرسراوانی ئەنی ئەمە دوو ئەرکی هەیە ئەمە دوو ئەرکەوە بەشداریکردن لەم پرۆسە ئەرکی دوولانی سەرەکیە ینی یەک گومانی تدانێت لە پرسراوانی حکوومەت ئەبێت وەکو بڵێ پێم وایە کردوشیانە تا ڕادەیەکی باش بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبێت تا کۆتایی پرۆسەکە وریابن لە ڕێگەی لیجانەکانەوە لە ڕێگەی هەمانگەکانەوە لە ڕێگەی ئۆپراسیۆنێکی هاو بەشەوە بە شێوەیەک لە شێوەکان کە بتوانن دەنگی یاخۆ بڵێن دەنگی یەک تاکی کورد
بەحڵەت تۆمەر نەکرێت و من ملاحەزەیەکی جدیم هەیە لەسەر ئەو کەسانەی کە سەرژمێری دەکەن دەچنە ناو ماڵان بەڕاستی وێڕای ئەوەی کە پێم وایە دوای وەرگرتنی تێبینیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو سەرژمێریە کە عێراق دەیکا بۆ نمونە ئەبێ بەشداری کورد هەبێت لەم سەرژمێریە واتە فەرمانبەرانی کورد هەبن لەو سەرژمێریە کە بچن بۆ ماڵان یەک کوردێک عەرەبە یەک تورکمان پێم وایە ئەگەر هەڵە نەبن بەڵام من پێم وایە ئەبێ زۆر ڕژ بن لەسەر ئەوەی لەبەر ئەوەی دەکرێت فەرمانبەرێکی عەرەب بچێت ناوی کورد تۆمار نەکە بەڕاستی زۆریش ئاسانە هەندێک گەڕەکی ماڵ بچێ هەندێک نەچێ ئەمە خەتەرە وە پێویستە بەجددی بە دوچون بۆ سەر ئەو بابەتە بکرێت و لەلایەکی تریشەوە ئەرکی مامۆستانی ئاینیە ئەرکی ڕۆشنبیرانە ئەرکی مامۆستانی زانکۆیە ئەرکی نیشتیمانی خەڵکە تێبگات کە ئەمە پرۆسەیەکی نیشتیمانی و نەتەوەییە زۆر پێویستە کە بچی لەوێ لەو شوێنە ڕەسەنەی خۆی کە وەکو بڵێ بە هەموو شێوەیەک ئامادەگی هەبێت تاکو ناوی لەم سەرژمێریە تۆمار بکرێت. بەڵێ بەڕێز دکتۆر سانە شەریف سپاس کە ڕاستەوخۆ لە سۆرانەوە لەگەڵ مابوون سەرکەوتوو بوون.